سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕیانی هاوکارم هاتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆیی یەکشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بێبەشکردنی ئەمیر سەیدی لە مەرەخەسی لە زیندانی ورمێ، ئازادی بە وەسیقەی مونیژە خۆشنود و موختار ئەسەدی، کۆبوونەوەی پەرستاران لە چەند شاری ئێران، مانگرتنی کرێکاران لە کارخانەی لاستیکسازی بارز لە کرمان، ناڕەزایەتی کرێکاران لە پترۆشیمی ئاپادانە، کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە پاڵاوگەکانی عەسەلویە، دەست لە کارکێشانەوەی کرێکارانی کارخانەی فولادی شەمس لە ئەنزەلی، واگیان لە دەستانی محەممەد ئازاد لە قوربانیانی چاوی شۆڕشی ژینە. درێژەی هەواڵەکان. بێبەشکردنی ئەمیر سەیدی لە مەرەخەسی لە زیندانی ورمێ. ئەمیر سەیدی چالاکی سیاسی خەڵکی مەهاباد کە ساڵی ڕابردوو دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە سزای 3 ساڵ بەندکرانی بەسەردا سەپێنرا بوو، ئێستا لە زیندانی ورمێدایە و دوای کۆچی دوایی باوکی لە مافی مەرەخەسی بێبەش کراوە. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، ئەمیر سەیدی وێڕای خراپی دۆخی تەندروستی لە دەستڕاگەشتن بە دەرمان بێبەش و پاش ئەوەی باوکی لە دەستاوە داوای مەرەخەسی لە بەرپرسانی زیندانی ورمێ کردووە، بەڵام لەگەڵ داخوازیەکەی دژایەتی کراوە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ چەند جار بارمتیان بۆ ئازادی ناوبراو داناوە، بەڵام ناوەندە ئەمنیەتیەکانی ڕۆژێم ڕێگەیان لە ئازادی کاتیەوە بەندکراوە سیاسیە گرتووە. ئازادی بە وەسیقەی مونیژە خۆشنود و موختار ئەسەدی. ڕۆژانی پێنجشەممە و شەممە 15 خەرمانان دوو چالاکی سیاسی و مەدەنی بە ناوەکانی مۆنیژە خۆشنود خەڵکی بۆکان و موختار ئەسەدی خەڵکی سنە بە دانانی وەسیقە لە زیندان ئازاد کران. موختار ئەسەدی ڕۆژی دووشەممە 29 گەلاوێژی ساڵی 1403 هەتاوی پاش بانکران بۆ پۆلیسی فەتا دەست بەسەر و بۆ زیندانی ئێڤین لە شاری تاران ڕاگوێزرا بوو. هەروەها مۆنیژە خۆشنود تەمەن 56 ساڵ ڕۆژی 10 گەلاوێژی ئەم ساڵ لەلایەن ئیدارەی دڵاتەوە دەست بەسەر بۆ گرتوخانەی و ناوەندە ئەمنیەتیە لە شاری ورمێ گواسترابەوە. شانی باسە کە هێشتا هۆکاری دەست بەسەرکرانی ئەو دوو شارۆمەندە ڕوون نەکراوەتەوە. کۆبوونەوەی پەرستاران لە چەند شاری ئێران. ڕۆژی شەممە 17 خەرمانان پەرستارانی شارەکانی ئیسفەهان، کاشان و قۆم بە پێی ئەو بانگەوازەی لە ڕۆژانی ڕابردوودا بڵاوکرابەوە دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. پەرستارانی شاغڵ لە 50 نەخۆشخانەی ئێران پێشتریش بۆ ماوەی 2 هەفتە دەستیان لە کارکێشابەوە، بەڵام دەوڵەتی مەسعود پزیشکیان تەنیا 1,700,000 تمەن لە داخوازیەکانیانی پەردات کرد و بایەخی بە داواکاریە سەرەکیەکانیان نەدا. پەرستاران خوازیاری کەمکردنەوەی ساعەتی کار، چوونە سەرەوەی تعرفەی پەرستاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پێدانی کارانە و ئیزافەکاری، دامەزراندنی هێزی کاری نوێ و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. مانگرتنی کرێکاران لە کارخانەی لاستیکسازی بارز لە کرمان. کرێکارانی شاغڵ لە کارخانەی لاستیکسازی بارزی کرمان ڕۆژی شەممە 17 خەرمانان لە ناڕەزایەتی بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. کرێکارانی ناڕازی خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و لانانی باج لەسەر ئەو بڕەپارەکە وەری دەگرن، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و بیمەی تەکمیلی بوون. ناڕەزایەتی کرێکاران لە پێترۆشیمی ئاپادانە. ڕۆژی شەممە 17 خەرمانان کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی ئاپادانە لە ئەستۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان، کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی ئاپادانە لە ئاست ئیزافەکاری لە ڕۆژانی پشودان و نەبوونی بیمە، خۆراکی بێکەیفیەت و نەبوونی شوێنی حەوانەوە ناڕازین و دەڵێن کاتێک ناڕەزایەتی دەرەبڕن بەرپرسانی ڕژیم هەڕەشەی دەرکردنیان لێ دەکەن. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە پاڵاوگەکانی عەسەلویە. کرێکارانی پەیمانی و ئەرکان سالسی شاغڵ لە پاڵاوگەکانی 1 و 2 عەسەلویە ڕۆژی شەممە 17 خەرمانان لە ناڕەزایەتی بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان، کرێکارانی شاغڵ لە پاڵاوگەکانی عەسەلویە لە ئاست نەدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان ناڕازین و داوای زیادکردنی حەقدەست، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و بیمەی دەرمانی، بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت
تەزمینی ئەمنیەتی پیشەیی و بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان دەکەن. دەست لە کارکێشانەوەی کرێکارانی کارخانەی فولادی شەمس لە ئەنزەلی. کرێکارانی شاغڵ لە کارخانەی فولادی شەمس لە ئەنزەلی ڕۆژی شەممە هەفتەی خەرمانان بۆ پێنجەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان درێژەیان بە مانگرتندا. کرێکارانی کارخانەی فولادی شەمس لە کۆبوونەوەکانیان داخوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی داخوازیە دواخراوەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، دابینکردنی بیمەی دەرمانی و هەروەها نوێکردنەوەی گرێبەستەکانیان بوون. گیان لە دەستانی محەممەد ئازاد لە قوربانیانی چاوی شۆڕشی ژینە. محەممەد ئازاد یەکێک لە قوربانیانی تەقەی بانقەسی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی کە چاوێکی لە دەستدا بوو دوای ماوەیەک ئێش و ئازار و گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان گیانی لە دەستە. محەممەد ئازاد لە کاتی بزوتنەوەی ژن ژیان ئازادیدا لە کۆتایەکانی مانگی خەزەڵەوەری 1400 تاوی بە تەقەیەز سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە شەقامی سەتارخانی تاران دەموچاوی بریندار کرا. ناوبراو لە ڕێگای ئازادیدا چاوی ڕاستی لە دەستدا و گولەی ساچمەی دیکەش بەر شوێنێکی مەترسیدار لە جەستەیدا کەوت و هەرگیز دەرفەتی چارەسەرکردنی بۆ نەڕەخسە. هەندێک سەرچاوەکانی هەواڵ هۆکاری گیان لە دەستانی ناوبراویان بە جەڵتەی دڵ ڕاگەیاندووە، بەڵام تا ئێسام هەواڵە پڕژاز نەکراوەتەوە. ژاراوی بوونی زیندانیانی زیندانی کەرەج بەهۆی پیسبوونی ئاوی خواردنەوە. بەپێی راپۆرتی ناوەندی مافی مرۆڤی ئێران ڕۆژی هەینی 16 خەرمانان بەهۆی پیسبوونی ئاوی خواردنەوە زیندانیانی زیندانی ناوەندی کەرەج تووشی ژاراوی بوونی تون بوون. هەروەها بە وتەی چالاکانی مەدەنی تەنانەت ژمارەیەک لە کارمەندانی زیندانیش ژاراوی و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. نەبوونی ئاوی پاک و خاوێن گوشاری دەرونی و جەستەی بۆ بەندکراوان ساز کردووە و بەرپرسانی ڕژیم هیچ هەنگاوێکیان بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە هەڵ نەگرتووە. دۆخی مەترسیداری تەندروستی تومات ساڵحی لە زیندان. ڕۆژی شەممە هەفتەی خەرمانان ئەکاونتی تومات ساڵحی لە تۆڕی کۆمەڵایەتی ئەکسدا ڕایگەیاند کە دۆخی تەندروستی ناوبراو مەترسیدارە و پێویستی خێرای بە چاودێری پزیشکی هەیە. نزیکەی 2 ساڵ بەسەر دەست بەسەرکردنی تونند و تیژانەی تومات ساڵحی کە بووە هۆی شکانی قاچ و ئەنگوستی دەستی و خەسارگەیشتن بە چاوی تێدەپەڕێت. بەهۆی نەبوونی چاودێری پزیشکی لە کاتی گونجاودا لاقیە و بەندکراوە سیاسیە بە ناتەواوی گرساوەتەوە و زیانی گەورەی پێگەشتووە. هەرچەند پزیشکان داوای نەشتەرگەری خێرایان بۆ تومات کردبوو، بەڵام داستانی ئیسفەهان لەگەڵ دەستڕاگەشتنی و بەندکراوە بە دەرمانی پێویست دژایەتی کردووە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە داواکاری گەورەترین ڕێکخراوەی کرێکاری جیهان بۆ ئازادی شەریفە محەممەدی. دەبیری کولی فێدەراسیۆنی جیهانی کرێکارانی بەشی گواستنەوە ITF کە یەکێک لە گەورەترین یەکیەتیە کرێکاریەکانی جیهانە وێڕای پێشوازیکردن لە ئازادی ڕەزا شەهابی و حەسەن سەعیدی دوو ئەندامی سەندیکای کرێکارانی شیرکەت واحد خوازیاری ئازادی بێشەرت و مەرج ئیبراهیم مەدەدی، داود ڕەزەوی و شەریفە محەممەدی بوو. کەمپەینی بەرگری لە شەریفە محەممەدی وێڕای ڕێزگرتن لە حیمایەتە جیهانیەکان لە شەریفە محەممەدی ڕایگەیاندووە کە تا کاتی ئازادی ئەو چالاکە کرێکاریە درێژە بە کار و چالاکیەکانیان نەدەن و چاوەڕێی هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی شەریفە محەممەدی لەلایەن دیوانی باڵای وڵاتەوەکەن. وەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و کامەران.